چەند شت هەبووە لە ژیانی تودا ڕوویدایە کێشت هەبووە گرفتت هەبووە هەمووی تێپەڕێ تێدەپەڕی وە هیچ لێ نهاتیەوە ئەلحەمدوللا ئەوە لە بەرامبەرە من دانیشتینەوە نیە ئەمەوا دانیشتینەوە هەمومان کێشەمان هەبوو گرفتمان هەبوو بەڵام تێمان پەڕاندی ئەتووە نەزانی خوای گەورە ئاگای لێ نییە خوای گەورە ئاگای لە کەوتنی گەڵای دارێکە جا چ بگا بەوەی ئاگای لە خەمەکانی تو نەبی یعنی قابلە خوایەک بەو هەموو عەزەمەت و گەورەی خۆیەوە کە ئاسمان و زەوی دروست کردیە گەردوونی دروست کردیە ئاگای لەوەی نەبی کە تو خەمت هەیە بەڵام هەندە جار ئەو شتانە کە دێتە پێشت خوای گەورە تاقید دەکاتەوە بزانە تا چەند ئەتو شکری تا چەند ئەتو سوپاسگوزاری تا چەند ئەتو دەتوانی بەرگە بگری خوای گەورە بەخۆشی نافەرمی من بارێک ناخاتە سەر شانی لا یوکەلیف الله نەفسا إلا وسعها باشە خوای گەورە بارێک ناخاتە سەر شانی ئینسانێک کە پێڵ نەگیرێتەوە بەجددی يعني سكرزان بروفي جورا دائما لو جانا سختي كاني زياترة أجر في غنبران بالمنور عليهم السلام وأيوب إذ نادى ربه أني مسني الضر أيوب سيلي هاتو شي نخوشتي بقري بيستو كوملا معاناة شي تشبو نعم يدبو نخير لكوتايكي شفاشي لبوهاتو داوايكر هات مشاكل أجر شيء وردك وظنون إذ ذهب مغاضبا أو زار ظنون وردك بس سيكرنا أمد نبو لكوتايكي وكذلك ننجي المؤمنين لكوتايكي خوي يقولوا ذا فرمي أمش شفاء ياخذ إيمان داران إيش رزق هذا كنت شو قتيا إيمان ده بقصية كتها بيثن يعني تسليم مبا لقال أو باردو خشي ناخوشة وضعك ناخوشة باردنية بلام خود ما كوينا لاني كم أمنهم زار وادرهم خود فيركم الله مهارة يقبك يعني بزانة تستيج شو وردك اللوجيان لبرو بيشوتر اشتكد نزانية استاشتشي دزاني چونکە ئەو معریفەی بەدەستی دەهێنی کە پێشووتر نەتزانیە لێرەهاز بە هێزێک دەکەیت ئەو هێزە زۆر باشە بۆ خۆی ئاستی فێربوون زانست کە هەوڵی بۆ دەدەی هەستی دڵخۆشیت بۆ دێت بەتەڵنیایی بەختەوەرت دەکات ئینسان هێزێکی لە بنەهاتووی لە ناخیدا ئیمامی عەلی دەڵێت تۆ پێ دوایە کەواتەنێکی بچووکی بەڵام جیهانێک لە ناخی تۆدا هەیە تۆ هەم دەردی و هەم دەرمانیشی چۆن بۆ خۆت بوویەتە هۆکاری دروستبوونی دەردەکە هەر خۆشت بەدەستی خۆت دەتوانانی چارەسەریکەی بەڵام بۆ خۆشت هەست بە خۆت ناکەیتەوە چ هێزێک لە ناخدایە چ عەزیمەتێک لە ناخدایە بەڵام گرنگەوە چۆن بتوانی تەرکیز لەسەر شتە باشەکان بکەیت تۆ لە بەیانیەوە کە هەڵدەستی لە خەو ئەوە زۆر گرنگە چونکە ئینسان دەڵێ هەر شتێک کە تۆ تەرکیزت خستە سەری لە هەمان نەوعی خۆی لە هەمان جۆری خۆی فراوان دەبێت و بڵاو دەبێتەوە لە مێشکداوە فۆڵدەرێک لە مێشکی دەکاتەوە ئەگەر فکرەکە فکرێکی باش بێ معنای فۆڵدەرەکە پڕ دەبێت لە شتی باش ئەگەر خراپیش بێ پڕ دەبێت لە شتی خراپ دەستەکانتان خۆش بی گفتوگویەکی زۆر خۆشمان کرد ئینشاءڵڵا هەمووی ئینسانێک لە ژیانیدا هەستی دڵخۆشبوون و با بڵێن بەختەوەری لە ناخی خۆیدا دروست دەبێت